سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەن. لە باشماخ ئێران ڕێگە بە هاوڵاتیانی هەرێم نادات بە ئۆتۆمبیلی مۆدێل بەرز گەشت بکەن. لە دەواازەی حاجی ئۆمەران تا ئێستا ڕێگە بە گەشتیاران نادرێت بە ئۆتۆمبیلی خۆیان گەشت بۆ ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بکەن. لە باشماخیش ڕێگە بە هاتوچۆی ئۆتۆمبیلی مۆدێل بەرز نادرێت، بەڵام لە دەواازەی نێودەوڵەتی پەروێزخان هەر گەشتیارێک کە فیلێکی هەبێت ڕێگەی پێدەدرێت بە ئۆتۆمبیلەکەی خۆی گەشت بکات. شاخەوان بەکرد بە ڕێوەبەری گومرگی باشماخ ڕایگەیاند ماوەی 10 ڕۆژە ڕێگە با گەشتیاران نەدەدرا بە ئۆتۆمبیلی تایبەت گەشتی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بکەن. باسلەوە دەکرا لە دیوی ئێران کێشەی بیمە هەیە، بەڵام ئەوە چارەسەر کرا و ڕێگە دەدەن گەشتیاران ئۆتۆمبیل بەکار بهێنن جگەل لە چەند ئۆتۆمبیلێکی مۆدێل بەرز. بەوتەی بەڕێوەبەری گومرگی باشماخ ڕێگە نادرێت گەشتیاران ئۆتۆمبیلی جۆری لاندکرۆزەر بە هەموو مۆدێلە بەرزەکانیەوە تۆیۆتا پرادۆ، BM و مارسیدس بچنە ئێران. بە گوتەی بەرپرسانی سنووری ئێرانیش پێشتر خەڵک بەو ئۆتۆمبیلانە ڕۆیشتون و نەگەڕاونەتەوە، وەک بڵێ کاری قاچەقچێتیان پێکرابێت. پێشتر بۆ ئەوەی هەر گەشتیارێک ئۆتۆمبیلی خۆی بۆ ئێران ببات $250 لێوەردەگیرا. شاخەوان بەکرد دەڵێت لەو بڕەپارەیە زیاتریش لە گەشتیاران وەردەگیرا و بە گوێرەی جۆری ئۆتۆمبیلەکان دەگۆڕدرا. بڕیارە ئەم نرخانەش هەمووی پێداچوونەوەی تێدا بکرێت. حکوومەتی سوید ژمارەیەک پەنابەری دیپۆرت کردووەتەوە کە بەشێکیان کوردن. بە گوێرەی زانیاریەکانی میدیای سوید دوێنێ حکوومەتی ئەو وڵاتە 25 کەسی دیپۆرتی عێراق کردووەتەوە کە لە ناویاندا ژمارەیەک کورد هەیە. زانیاریەکان باز لەوە دەکەن ئەو پەنابەرانەی بە زۆر ڕەوانەی بەغدا کراونەتەوە لەلایەن حکوومەتی سویدەوە هەریەکە و تەنیا $100 پێدراوە. ئاماژە بۆ ئەوەش کراوە لە ئێستادا نزیکەی 70 کەسی تر لە زیندانن، بەم زوانە ئەوانیش دیپۆرتی بەغدا دەکرێنەوە. لەناو ئەوانەشدا ژمارێکی زۆر کوردی تێدایە. لەو ڕۆژەوە حکوومەتی سوید ئاشکرای کردووە ڕێکەوتنیان لەگەڵ حکوومەتی عێراقدا کردووە بۆ وەرگرتنەوەی پەنابەرانی کورد و عەرەب. تورکیا داوای ئەو پارەیە دەکاتەوە کە پێشتر بە قەرز داوێتە هەرێمی کوردستان و بەم زوانەش هەناردەی نەوتی هەرێم دەست پێ ناکاتەوە. پێگەی ئارغۆسی تایبەت بە بواری وزە ئاشکرای کردووە هەناردەکردنی نەوتی هەرێم بەم زوانە دەست پێ ناکاتەوە، چونکە تورکیا پارەی بە قەرز داوە بە هەرێم و لە ئێستادا داوای ئەو پارەیە دەکاتەوە. سەرچاوەیەکی باڵای عێراقیش وتوویەتی خستنەوەگەڕی هێڵی بۆری نەوتی عێراقی تورکی هێشتا ئاڵۆزە و بۆی پرسی قەرەبووی نێوان هەردوو وڵات پرۆسەی هەناردەکردنەوەی نەوت بەم زوانە ئەنجام نادرێت. بە وتەی سەرچاوەکە پرسی ڕاگررتنی نەوت پەیوەندی نییە بە هۆکاری لۆجستی، بەڵکو پەیوەستە بە پابەندبوونی دارایی. ئەوەش لە کاتێکدایە گفتوگۆکان لەبارەی چۆنیەتی کاتی دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێگەی هێڵی بۆریەوە لە کۆتایی مانگی حوزەیرانی ڕابردووەوە لە نێوان تورکیا و عێراق بەردەوامە.